هەر کەسێک کە ماستەری بە سەرکەوتووی تەواو کرد و پاشان خولی وانە وتنەوەی بە سەرکەوتووی تەواو کرد دەبێ بەبێ مەرج ناونیشانی زانستی بدرێتێ. بەڵام وەزارەتی خوێندنی باڵا بە بڕیاری 1970 لە مانگی نۆی 2015 هەڵساوە مەرجێکی زیاد کردووە بۆ هەڵگرانی بڕوانامەی ماستەر کە ئەویش هێنانی بەدەستهێنانی بڕوانامەی پێنجی ئایڵسە لە ئینگلیزیە کە ئەمە بووە بە کۆسپێک لە بەردەم وەکو وتم زیاد لە 2300 مامۆستا لە زانکۆ جیاوازەکان و وەزارەتی پەروەردە کە ناتوان ناونیشانی زانستی بەدەست بێنن. بەڕێز سەرۆک وەزیران کاک نێچیروان بارزانی بەڕێز قوبات تاڵەبانی ئەمە ئێوە ئایندەی مامۆستاکانمان ئەمڕۆ چارەسەر نەکەن ئایندەی ئێمە لە مەترسیایە من بەیانی چ لە ئەندام پەرلەمانێکم لە بەغدا ئایندەم بستێنێ ئەمە ئێوە جارێکی تر ڕاگواستن دەکەن ئێمە ناچار ئەکەن بڕۆین ڕوو بکەینە زانکۆکانی بەغدا لەوێ چونکە لەوێ بەبێ مەرجی ئایڵتێس نازناوی زانست پێدەن. پاش ئەوەی هەموو پێداویستیەکانمان تەواو کردووە شەهادەمان وەرگرتووە قەرارێکی تازەیان هێنا و سەپاندویانە بەسەرمانە بە شەرتێک ئەم قەرارە نابێ ئەسەری ڕەجعی هەبێ ئەبێ بۆ پاش خۆی بێ نابێ ئێمە بگرێتەوە. ئێمە داوا ئەەکەین نازناوی زانستیمان بدرێتێ بە پێی ئەو ڕێنمایانەی کە جێبەجێمان کردووە و ماستەرمان وەرگرتووە.